ئامادەبوانی بەڕێز کەس و کاری سەربەرزی شەهیدان، کێوە خۆڕاگرەکانی کوردستان، پارێزەرانی هەوێنی کوردایەتی و ڕۆح و جەستەی یەکێتی نیشتیمانی کوردستان. 26 ساڵ دوای ڕاپەڕین وەکو وەفایەک بۆ قوربانیەکانی ئەم دەڤەرە تێکۆشەرە چاوەڕوان بووین ژیانێکی شایستەترتان پێشکەش بکرێت. ئێوە کە ڕەشبگیری سوپا و داگیرکەرانی بێگانە سوپای عەرەبی عێراق و بۆردومانە خوێناویەکانی بەعس و پەلاماری دەوڵەتانی دراوسێنەی ڕووخاندوون، دڵنیام دەبنە هەوێنی ڕاستکردنەوەی کوردایەتی و بۆ ڕاستکردنەوەی چەوتیەکان و ئاوەدانکردنەوەی خاکی پیرۆزی کوردستان ڕاپەڕینێکێتی لەسەر دەستان دەست پێ دەکا و دڵنیام گەیشتن بەو ڕۆژە کە ڕۆژی ئاسوودەکردنی ڕۆحی شەهیدە سەربەرزەکانمان و ڕۆژی هەڵهاتنی خۆری هیواکانتان بێت زۆر نزیکە. هەمومان ئەمڕۆ کە لێرەین قوربانی 42 ساڵ لەمە و پێشین، قوربانی دەستی ئاشبەتاڵ و هەرسی ساڵی 1975. هەمومان قوربانی فرۆشتنی گەورەترین شۆڕشی کوردین کە سەرباری ئەوەی 100,000 پێشمەرگەی گیانفیدا و سەدان هەزار پارچە چەکی پێشکەوتو و دەیان ملیۆن دۆلاری خەزمکراوی لەبەردەستدا بوو ئاشبەتاڵی پێکرا و ڕابەرەکەی بە یەکجاری بەرەو ئێران هەڵفڕی و هەرچەندەش لای خەڵکی ڕەش و ڕوود ڕەخنەی لە خیانەتی ئەمریکا دەگرت کەچی هەر خۆی داوای پەنابەرێتی لە ئەمریکا کرد و بە ماڵ و مناڵەوە لە ئەمریکا گرسایەوە و دوا ساڵەکانی تەمەنیشی هەر لەوێ بەسەر برد. ئەو زاتە گەل و نیشتیمان و کوردایەتەکەی بەجێهێشت بۆ بەردەم داگیرکاری ڕژێمی بەعس و پەلاماری سێقۆڵی دەوڵەتانی دراوسێ. لە ژێر باری ئەم هەرسە گەورەیەدا کە هەموو دنیا پشتیان لە مەسەلەی کورد کرد، مامی گەورە و وورەبەرز و کۆچکردومان بە پشتیوانی کەسوکاری ئێوە یەکێتی نیشتیمانی کوردستانی ڕاگەیاندوو پشتبەست و بەخوا و ڕۆڵەکانتان و هیوای لە بنەهاتووی بۆ مافی چارەی خۆنووسین دەستی کرد بە ڕێخستنەوە لە شار و لە شاخ و لە وڵاتانی ئەوروپادا کەچی ڕێک لەو کاتەدا سەرکردایەتی هەڵوەشاوەی قیادە موەقەتە کە لە کوردستان ڕایان کرد بوو پەیتا پەیتا ئەندامی هەڵاتووی خۆیان دەناردە ناو ڕەوەندی کوردی لە ئەوروپا و دژی مام جەلال و یەکێتی نیشتیمانی کوردستان قسەیان دەکرد. ئەو سەردەمە پاشماوەکانی پارتی پێیان وابوو ئەگەر پروپاگەندە دژی شەخسی مام جەلال و یەکێتی نیشتیمانی کوردستان بڵاو بکەنەوە ئەوا دەتوانن ڕێگە لە دەستپێکردنەوەی شۆڕشی نیوەی گەلی کوردستان بگرن و بۆ هەتایە میلەتەکەمان لە ڕێکەوتنی نهێنی نێوان عێراق و ئێراندا بە ملکەچی جێبهێڵن. خۆتان شایەتن کە سەرنجام یەکێتەکەی مام جەلال ئیرادەی پۆڵایینی گەلەکەمان و خوێنی ڕۆڵەکانی ئێوە سەرکەوت و نەیهێشت کوردستان لە ژێر چەپۆکی چەپڵی داگیرکەراندا بمێنێتەوە. ئێوە ڕاپەڕینتان کرد، ئێوە بەعستان ڕاونا، ساڕێژبوونی برینەکانی شەڕی ناوخۆ لە شاخ یەکلان بوونەوەی دڵی ئێوە بۆ مام جەلال و یەکێتی نیشتیمانی وای کرد پارتی خولێکی تری شەڕی ناوخۆ هەڵبگرسێنێت و جارێکی تر بووینەوە بە سوتەمەنی. ئەگەر لەبەر خۆبوردەیی جەنابی مام جەلال و ڕێکەوتنی ئاشتی واشنتۆن نەبوایە کەس نازانێت ئێستا چ کارەساتێکی تر ڕووی تێکرد بووین. سەدام حوسێن ڕووخا و بەشێک لە برینەکانتان ساڕێژ بوو، هەزاران ملیۆن دۆلار ڕژانە کوردستانەوە و بەشێک لە گوندەکان ئاوەدان کرانەوە، بەشێک لە گەنجەکانمان دامەزرێنران، کشت و کاڵ هەندێک بوژایەوە و بازاڕی ئاڵوگۆڕی بازرگانی گەشەی کرد. لە وڵاتانی دەوروبەرەوە بۆ نەورۆز و جەژنەکان خەڵک ڕووی لە هەرێمی کوردستان دەکرد. بەداخەبە ئاشبەتاڵچیەکانی 75 ئەمەشیان لە ئێوە تێکدا و پەڵپیان گرت کە ئابووری سەربەخۆیان دەوێت. بەڕێزان، لەو کاتەدا ئابووری سەربەخۆ بریتی بوو لە ڕەوانەکردنی نەوتی کوردستان بەبێ ئاگاداری پەرلەمانی کوردستان، بەبێ ئاگاداری ئەنجومەنی وەزیران و بەبێ ئەوەی خەڵکی خاوەن نەوت لێی سوودمەند بن. پرۆژەی ئابووری سەربەخۆ بوو بە بەڵاو حکومەتی عێراقی هاندا بەرامبەر بە کورد ڕابوەستێتەوە. بەم پاساوە حکومەتی بەغدا بوجە و موچەی کوردستانی ڕاگرت و کە داعش پەلاماری مووسڵی دا و حکومەت ناوچە کوردستانیەکان پاشەکشەی کرد لە لێگەڕانەوتی کەرکووک و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم لەلایەن حکومەتی هەرێمەوە بە تەنیا بفرۆشرێت.
ئەندازیارانی ئابووری سربەخۆ سوودیان لەم دەرفەتەش وەرنەگرت و بەو هەموو نەوت و سامان و داهاتەی لەبەردەستیان بوو نەیانتوانی موچە و ژیانێکی شایستە بۆ ئێوە و بۆ کەسوکاری شەهیدان دابین بکەن. لەم دۆخەنە هەموارەدا داعش پەلاماری کوردستانی دا و ئەگەر ڕۆڵەکانی ئێوە نەبوایە، ئەگەر نیشتیمان پەروەری و قوربانیدانی هەزاران شەهید و دەیان هەزار برینداری ئێوە نەبوایە، ئەوە هەرێمی کوردستان خراپتر لە مووسڵ و ڕەقە دەکەوتە بەر پەلامارەکانی داعش و بۆ مێژوش دەیڵێم کە ئەگەر ئازایەتی پێشمەرگەکانی دەبەری ڕاپەرین نەبوایە و تێکۆشەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان نەبوایە، ئەوە بەهۆی نەبوونی چەک و تەقەمەنی هەندێ ناوچەی کەرکووک و گەرمیان و وەکو شنگال تەسلیم بە داعش دەکرا و ئازاری جینۆساید و کورد فرۆشتن بۆ هەتاهەتایە لە ناو مێژووماندا چارەسەر نەدەبوو. بەڵام بە ئێوەوە ئێمە جیاوازین، چونکە ئێوەمان هەیە. بە پشتیوانی ئێوە و خەڵکی قارەمانی کوردستان بە درێژایی 4 ساڵ گەورەترین پەلاماردانی داعش بۆ سەرکەرکووک و گەرمەسێر تێکشکێنران و بەمەش بە تەواوی دڵ و عەقڵی خەڵکی ناوچەکە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان یەکلایی ببووە. یەکێتی ببوو بە براوەی شەڕی داعش و هەموو تێزە سیاسیەکانی لە مامەڵەکردن لەگەڵ ڕۆژاوای کوردستان، پەیوەندیەکانی لەگەڵ عێراق، ڕوبەڕووبوونەوەی خێرای تروستانی داعش ڕاست دەرچوو بوون. و ئەگەر هەر هەڵبژاردنێک بکرابایە ئەوە پارتی نیوەی دەنگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانیشی نەدەهێنا. بۆیە پارتی ڕێگە خراپەکەی هەڵبژارد و گەڕایەوە بۆ 42 ساڵ بەر لە ئێستا. لە ئاژبەتاڵێکی تری بەسەر کوردستان هێناو کە ئەم جارە بە پشتیوانی کەناڵەکانی هەوڵیدا ئەو ئاژبەتاڵە بخاتە ئەستۆی یەکێتی نیشتیمانی کوردستان. چونکە ئەگەر وای نەکردایە 2 ڕۆژی تر کە باسی لێپرسینەوەی کارەساتی شەنگال و هەماهەنگی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ داعش بۆ فرۆشتنی شەنگال 2 ڕۆژی تر کە لێپرسینەوە دەکرێت لە ئابووری سربەخۆ و پاڵنەرەکان بۆ تێکدانی پەیوەندی لەگەڵ حکوومەتی عێراق 2 ڕۆژی تر کە ئێوە لێپرسینەوە دەکەن لە هۆکارە ڕاستەقینەکانی بارزانی بۆ سوکایەتیکردن بە سربەخۆی کوردستان 2 ڕۆژی تر کە ئێوە یەکێتی داوای خوێنی شەهیدەکانی کەرکووک و دووسخورماتوو دەکەن پارتی و بارزانی چ وەڵامێکیان پێدەبوو بۆ ئێوە؟ بۆیە پاژماوەکانی هەرس هاتن مەسەلەی کەرکووک و خیانەتکردنیان ورژاند، وەکو 42 ساڵ لەمەوبەر هاتن ئێمەمانانیان کردە ئامانجوو هەوڵیاندا کە ناوبانگمان لەکەدار بکەن. هەواڵ و هاوسەنگەران و کەس و کاری شەهیدان بە درێژایی شەڕی داعش لەگەڵ زۆربەی شەهیدەکانی ئێوە من لە سەنگەری بەرگریدی کوردستاندا بووم و بە چاوی خۆم شەهیدانی خوێنئاڵی ئێوەم بینیوە کە گیانیان بۆ پاراستنی خاکی کەرکووک و کوردستان بەخشی. تەریقەتەکەمان لە کەرکووکە و فەلسەفەی حیزبەکەم کوردستانیە و ڕێنمایەکانی مامی گەورەشم پاراستنی کورد و کەرکووکی قودسی کوردستانە. چۆن دەتوانم خیانەت لە کەرکووک بکەم؟ ئەو تۆمەتانە بێبنەمان و پوچەڵن. من لێرەوە ئامادەم بۆ هەر دانیشتێکی کراوە لەسەر کەرکووک و ناوچە کوردستانیەکان و ئەوەی دەیزانم و بەڵگەن لام دەیخەمەڕوو، نەک تەنها لەبەر ناوبانگی خۆم بەڵکو لەبەر ئێوە، لەبەر خاتی ڕۆحی شەهیدەکانمان و لەبەر پێگەی یەکێتی نیشتیمانی کوردستان کارێک دەکەم کە پارتی زاد نەکاتەوە جارێکی تر بە بەیت و باڵۆرە دژ لە هیچ ئەندامێکی ماندووی حیزبەکەم دروست بکات و بەمەش کۆتایی بە ئەزموونی 42 ساڵ واتەواتیان دەهێنم. کەس و کاری خارەمانترین شەهیدەکانی کوردستان لێتان شاراوە نەبێت کە ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان دەست لە کەرکووک و ناوچە کوردستانیەکان بەر نادەین. ئەوێ خاچی ئێمەیە، بە خۆشی بێت یان بە ناخۆشی، بە ئاشتی بێت یان بە شەڕ. ئەو ناوچانە دەگەڕێنەوە باوەشی کوردستان و هیچ هێزێکی ناوخۆیی و ناوچەیی و جیهانی ناتوانێت کەرکووک و شنگال و گوڵاڵە و خانەقین و تازە داخوق و دووسخورماتوو لە ئێمەدا ببڕێت. هیچ شار و گوندێکی کوردستان نادەین بە کەس، لەسەر یەک بەسخاشی کوردستان سازش ناکەین و ئامادەشین لەو پێناوەدا گیانی خۆمان بەخشین چۆن وەکو ڕۆڵەکانی ئێوە لە پێناوی گیانی خۆیان بەخشی. وەکو چۆن دوای شاڵاوەکانی ئەنفال پێشمەرگە ئازادی خوازەکانی یەکێتی کۆڵیان نەدا و سوپای ڕزگاری کوردستان واتە سرکیان دامەزراند و چوونەوە ناو شارەکان و ڕاپەڕینیان خوڵقاند. دڵنیابن ئەگەر حکومەتی عێراق مافە دەستوریەکانی کورد لەمە زیاتر پشتگوێ بخات بە سرکیش بوو بێت دەچینەوە ناوچە کوردستانیەکان و ئازادیان دەکەینەوە. بۆ ئەمەش پشتمان بە ئێوە و تەواوی ڕۆڵە
خوێن گەرمە کوردستانیەکان قایمە. لە کۆتاییدا ئەمەوێت دڵی ناحەزام بتەقێنم. پێم وایە ئێستاش یەکێتی نیشتیمانی کوردستان تاکە حیزبەکە دەتوانێت بەو هەموو ناخۆشەی کە لە هەرێمی کوردستانتان هەیە بتوانێت ئەم مەرحەلە قورسە تێپەڕێنێ. بە هەموو ئەو ناکۆچی و کەموکورتیانەی هەمانە دڵی داهەزانمان دەتەقێنین و یەکێتی نیشتیمانی کوردستان بەرەو نیەبوونەوە دەبین و دەیکەینەوە ئەو یەکێتیەی کە جەنابی مام جلال بۆ خزمەتکردنی خەڵکی فەقیر و هەژار دایمەزران بوو، بۆ خەڵکی خانوە قوڕەکان دایمەزران بوو، دەبێ بێتەوە سەر سکەی خۆی ببینەوە بە خزمەتکاری خەڵکی کوردستان. سڵاو لە ژیانی پاکی مام و سکرتێری گشتی کۆچکردومان، سڵاو لە ژیانی پاکی شەهیدانی ئێوە و شەهیدانی یەکێتی نیشتیمانی و سەرجەم شەهیدانی ڕێگای ڕزگاری. زۆر سوپاستانەکەم.